کۆمەڵێک پرۆژە لە سنووری شارەتی حاجیۆمەلان ڕەزامەندیان هەیە هەندێکیان کەوتونەواری جێبەجێکردن هەندێکیان ڕەزامەندیان دراوتراونەوە کۆمپانیا بۆی کاریان تێدا بکرێت ئەو ساڵ بە گوژمی 400 میلیۆن دینار کۆنکریتی کۆڵانەکانمان هەیە کە پێک دێ لە گوندی شیوەڕەش کە ئێستا بۆتە گەڕێکێک لە شارەوانی حاجیۆمەلان لەگەڵ گوندی ئاشی بڕەجوویست هەروەها ڕێی چاکردنی ڕێگەی گوندی ئاڵانەمان هەیە کەویش ڕێگەیەکی گرنگە بۆ ناوچەکە جگەلەوە پرۆژەی بە گوژمی 5 میلیارد و 150 میلیۆن دینار پرۆژەی دووسایدی سەنتەرینەی حاجیۆمەلان کە پرۆژەیەکی نوێیە ناو بازارەکە جێبەجێەکەین کە ئەمەش هەم سیمایشی جوان بە شارەکە بەخشی و بازارەکەش ڕێگدەخینەوە پرۆژەیە تریشمان هەیە کە پرۆژەی ڕێگەی چۆمان حاجیۆمەلانە ساڵ پارکەمەکیش تێداکرا بەڵام پرۆژەکە وەستا هۆکارەکە شێوەیە کە کۆمپانیایە کە بەڕاستی ئیمکانیەتێکی وەکو پێویست نییە بڕیاری پێویست دراوە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ئاودانکردن بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیەش و ئینشاڵڵە لە زووترین کادا و گرفتەش چارەسەر بێت و ئیشەکان دەست پێکەنەوە بابەتی دیکان هەیە کە ئێمە ناوچەکەمان ناوچێکی سروشتێکی جوانی هەم بۆ کاری کشت و کاڵ هەم بۆ کاری ئاژەڵداری هاوینان ژمەرەیەکی زۆر خەڵک ڕوو لەو ناوچەیەکات بە حکمی ئەوەی ناوچەکەمان ناوچێکی فراوانە و لە هەندێک ناوچە گرفتی ئەمنی هەیە بەڵام توانراوە ئەمڕۆ ئەم ساڵ لە ڕێگەی لیژنەیەکە ئەو گرفتانش چارەسەر بکرێت و بەڕیاری پێویست و ڕێنمای پێویست دەرکراوە و لە ئایندێشی نزیکتا دەکەوێتواری جێبەجێکردن و ئەو کەسانی کە کاری کشت و کاڵی دەکەنەوە کە کاری ئاژەڵداریش دەکەن بخوایان لە ناوچەکە جێگیر دەکرێت.